تا ئێستا هیچ کەسولایەنێک لە هەرێمی کوردستان لەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و دەستدرێژیکردنە سەر میدیای ئازاد سزانەدراوە. لە ساڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی دەربازبوون لە سزا لە شاری سلێمانی سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان کۆنگرێکی ڕۆژنامەوانی بە ئامادەبوونی ڕێکخرا و سندیکاکانی عێراق بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان سازدا. لە کۆنگرەکەدا سەرجەم ئەو ئامار و داتایانە خرانە ڕوو کە دەیسەلمێنن عێراق و هەرێمی کوردستان لەسەرەوەی لیستی وڵاتانەدان کە ئەنجامدەرانی تاوانەکان دژی ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەاندن بە ڕێژەی لە 100% لە سزا دەرباز بوون و هیچ لێپرسینەوەیکیان لەگەڵدا نەکراوە. لە کاتێکە ڕۆژی جیهانی دەرباز نەبوون لە سزا کۆ دەبینەوە ئامارەکانی توموتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەداخەوە بەرەو هەڵکشانە. ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لەسەر ئاسی عێراق و کوردستان ترسناکە. لە سەرەتای دروستبوونی ڕاگەاندنی ئەهلی و سربەخۆ لە هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانەوە چەندین جار پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان و خودی دەستگاکانیش ئەنجام دراوە تا گەیشتۆتە ئاستی تیرۆرکردن. لەوانە تیرۆرکردنی سەر دەش عوسمان و سۆرانی مامەحەمە و عەبدول ستار شەریف و کاوە گەرمیانی لەگەڵەوەشدا لە جیاوازترین کاردانەوەی دەسەڵاتدا بەرامبەر میدیا سربەخۆکان لە ساڵی 2011دا کەناڵی NRT سووتێنرا، پاشان لە ساڵی 2013دا بۆم هەڵدرایە سەربانی کەناڵەکە و لە 26 دەی هەمان ساڵیشدا شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیات تەقەی لێکرا و بریندار کرا. لە ئەم ساڵیشدا ئۆفیسەکانی NRT لە شارەکانی هەولێر و دووەک داخراون و تا ئێستاش نەکراونەتەوە. ڕۆژنامەنووسێکیش دەسەڵاتی دادوەری بە کەمتر خەم دادەنێت لە سزادانی تاوانباراندا. یەکێک لەو شوێنانەی کە گرنگە کاری تیا بکەین دادگا و دادوەرەکانمانن، نابێ دادوەرەکانمان ئەمە پەیامێکی هاوڵاتیانە و دۆستانەیە بۆیان ئەوە بۆ خۆیان قبول بکەن کە بەدەسەڵات بن بەرامبەر بێدەسەڵاتەکان، بەڵام بێدەسەڵات بن بەرامبەر بەدەسەڵاتدارەکان. نوێنەری ڕێکخراوی پاڵپشتی میدیای نێودەوڵەتی لە عێراق سەبارەت بە داخستنی ئۆفیسەکانی NRT لە هەولێر و دووەک ڕایگەیاند کە هەر دەسەڵاتێک میدیای سربەخۆ و دەنگی ئازاتی پێ قبول نەکرێت هەمان چارەنووسی ڕژێمەکانی پێشووی دەبێت. هي الإعلام الحر هو أحد السبل وأهم السبل لبناء دولة ديمقراطية. ڕاگەاندنی سربەخۆ یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دەوڵەتێکی دیموکراتی. بۆ ئەمەش نمونەی ڕژێمی پێشومان لەبەردەستە کە دەنگە ئازادەکانی کپ کرد. چی بەسەر هات و دەرئەنجامەکەی چی بوو؟ لەبەر ئەوە ڕاگەاندنی سربەخۆ گرنگترین بنەمایە بۆ بەرقەراربوونی دیموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی. ڕەوشی میدیای ئەهلی و سربەخۆ لە هەرێمی کوردستان تا دێت ڕوو لە خراپبوون دەکات بە جۆرێک کە بەپێی ئامارەکان پیشەی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان وەک یەکێک لە مەترسیدارترین پیشەکان هەژمار کراوە. بژاردە باغی NRT سلێمانی.